هشتمین کنگره نفدولتی انرژی پایتخت ترکیه انقره بریوت چه دیگل کنگره 112 کمپانیای بازرگانی جل سر کلوپل بازرگانی پیشنگه کسی روزی لدار دخن در روز یکم یا کنگره د وزیر انرژی ولایت سومالیه سودان لیبیا وزیر کهربای عراق قاسم الفضلاوی آماده بون د کنگره د سر اولیه انرژی و به اسکرنا پیوندیان گوترهاتم پیشکش کردن وزیر انرژی ترکیه علی رضا آلابویونجی دا خوافتن خود بحث گرینگیا پیکارین آشتی و آرامی روشلاتا ناوین کرد. Enerjiyi diversify etmemiz lazım, çeşitlendirmemiz lazım. نابێ هەبوونی سەرچاوەی وزە ببێتە هۆکاری ناکۆچی و ئاڵۆزی بەڵکو دەبێ ئێمە ببینێ هۆکاری ئاشتی لە ناوچەکە ئێمە دەتوانین سوودی زیاتر لە سەرچاوەکانی وزە وەربگرین بەرقراربوونی سیاسی و ئارامی و هاوکاری لە نێوان یەکدی دەبێتە دی لە کۆتاییشدا دەتوانین هۆکارێکی باشی یەکدی بین Bazı ülkelerle işbirliği yaptığımız zaman کمپانیای کو بشتاری د پیشنگه د کرینجی بحثا گرینگیا پیشنگه اتکن و دبیجن پیشنگه بویا درفته کو اف دنابر خود پیمان نو امضا بکن Burada Ankara'da ATO'ya ait kongresyum ئێمە لە سلێمانی و دوکان کار دەکەین بناغەیەکی خاوێنکردنەوەی ئاومان داناوە جگە لەوەش ئێمە لە دووهۆک و هەولێر کار دەکەین ئەم ساڵ پێشانگاکە گوڕوتینێکی زۆری بەخۆیەوە بینی هاوکات دەبێت شوێنی پێشانگاکان گەورەتر و فراوانتر بن کردنەوەی ئەو پێشانگایە لە ئەستەمبول دەگەڕێتەوە بۆ فراوانبوونی دەرفەتی زیاتر کە ئەمە لە ئەنقەرە بەدی ناکەین firması dediğimiz işte پیشنگه و هشتمین کنگره نفدولتی انرژی د بن ریوبریا وزارت انرژی ترکیه د بریوت چه او گل کمپانیای فرمی و تایبتین ترکیه جی پشتگیری و شرکاتیاوی پیشنگه و کنگره دکن د هشتمین کنگره و پیشنگه ها نفدولتی انرژی ده لسالونا کنگره بحثا پولیتیکاین انرژی و اولیا ختم پترول تکرن لجه پیشنگه جی کمپانیای بازرگانی حفل ددن که ها پیمان نو امضا بکن و کار خوب پیش دتر ببن شوکت ترکیه رودا انقره